دەچینە لای تەوەری دووەممان هێوی باشە ئەمڕۆ ڕۆژی جیهانی وەرجێڕانە لە شاری سلێمانی مەراسیمێکی تایبەت بەڕێوە چێت بۆ یادەکە ئێمەش ئەمانەوێت لە ڕێگەی ئەم بەرنمەیەوە تەوەرێک دیاری بکەین بۆی کە بتوانین باز لەوە بکەین هەروەها باز لەوە بکەین کە وەرجێڕان تا چەند گرنگە چونکە خۆتەزانی زۆرێک لە سەرچاوەکانی زانیاری لە بوارە جیاجیەکانە تۆ ئەبێ لە ڕێگەی وەرجێڕانەوە ینی هەندێک بابەت هەیە تۆ لە زمانی کوردیان نیتە و ئەبێ وەری جێڕیتە سەر زمانی کوردی و بە پێچوانشەوە بۆی کە گفتوگۆ لەبارەی ئەم بابەتەوە بکەین لەگەڵ بەڕێز جەوهەر مەحموود ئاغا وەرجێڕ و نووسەر گفتوگۆ دەکەین کە ستودیۆ لە کە ڕاستەخۆ ئێستا لە ستودیۆ لەگەڵماندایە بەخێربی کاک جەوهەر سوپاستان کاک جەوهەر زۆر بەخێر بێ مەمنونتان سپاس کە لێرەی خۆشحاڵ بووین پێوەی بن بە پرسیارەکەمان لەوە دەست پێ بکەین بۆچی لە جیهاندا ڕۆژێک دیاری کراوە بۆ وەرجێڕان بۆچی ئەمەیان کردووە لەبەرەوەی وەرجێڕان لە خۆیان هونەرێک و پیشەیەکە واتە پردێکیشە بۆ گواستنەوەی ڕۆشنبیری و کللتوری نەتەوەکانی سەرزەوی لە نێوانی خۆیانە چونکە وەکو هەموو ئەزانین وڵاتان بە یەک جۆر زمان قسە ناکەن کولتور و ڕۆشنبیری وڵاتانی ژۆکو مۆسیقا نییە هەموو زمانەکانی سەرزەوی تێی بگەن لەبەرەوە بێ پردێکە بێ بۆ وەرگێڕان بۆ تێگەیشتنی ئەم کولتورە جیاوازانە لە یەکتری جۆرج ستاینەر هەیە کابراایکی نووسەر و ڕۆمانوسی ئەمریکیە ئەو بۆ ئەم مەبەستە و تویەتی کە ئەگەر وەرگێڕان نەبوایە من نەمدەتوانی سنووری شارەکەی خۆم ببەزێنم بە تایبەتی بۆ ئەو سەردەمانەیش کە وەکو ئێستا تەکنۆلۆژیا ئەوە پێش نەکەوتبوو وەلو ئێستا تەکنۆلۆژیاش پێشکەوتووە وەرگێڕانەکانیش بە کۆمپیوتەر کراون و ئەمانە بەڵام هیچێک نابێ بۆ وەرگێڕانەی کەسێکی شارەزا دانیشێ دەقێک وەربگێڕێ بەو مەرجەی ئەو دەقا ئەبێ وەرگێڕەکە لە کولتوری ئەو نەتەوەی خاوەن دەقا شارەزا بێ تیاژیا بێ لانی کەم سەفەر و گەشتی بۆ وڵاتە کردبێ ئاگای لە سەرلەبەری ڕۆشنبیری و بیر و بۆچوون و هزری ئەو نەتەوەی هەبێ کە لێوەی وەرەگێڕێ زائیدەن ئەوەی کە بێ شارەزا بێ لە ئەدەبی زمانەکەی خۆیان لە زمان و کولتوری خۆیان لە ڕێزمانی زمانەکەی خۆیان ئەبێ زۆر شارەزا بێ لەو دوو بوارە وەرگێڕانەوەنە گرنگ بووە کاتی خۆی خالیدی کوڕی یەزیدی کوڕی مەعاویە کە ئەوانەی جۆمان لێبێ هەموو زان مەعاویە و یەزید چێ بوون لە سەردەمی ئەمەویەکانە تابان وەرگێڕان دەستی پێکرد ئەو نردی بە شوێن بڕێک لە یۆنانیەکانە چکانە سەرچاوی فەلسەفە و زانست بوون کە کاتی خۆی هاتبوونە میسڕەوانێ و فێری زمانی عەرەبی بوون نردی بە شوێنیانە دانیش بە دیارەیانەوە وازی لە خەلافەتیە ناخۆی تەرخان کرد بۆ ئەم کاری وەرگێڕانە ئەو بوو بۆ یەکەم جار کۆمەڵێک کتێبی بە تایبەتی زانستی لە زمانی یۆنانەوە کە سەرچاوی سەرەکی زانست و فەلسەفەی ئەو سەردەمە بۆ و ئێستایش پێی وەرگێڕان بۆ زمانی عەرەبی مەبەستم وەیە بڵێم وەرگێڕان لە خۆیان گرنگە ئێمە ئەگەر وەرگێڕانمان نەبێ سنووری وڵاتانی خۆمانمان بۆ تێ ناپەڕێنرێت ئێمە نەتەوەیەکین ئەگەر وەرگێڕان نەبێت و بایەخی پێ نەدرێ کە بەداخەوە ئێستا بایەخی پێ نادرێ بڵێ لە کتێبخانەی کوردیە بڵێن ئەوانەی کە کتێبی وەرگێڕاون بۆ سەر زمانی کوردی بەشی ئەوەمان هەیە زانست و زانیاری لێوەربگرین بەشیەوەمان هەیە کە ئەگەر پێویستمان بە سەرچاوەیەک بێ بۆ ئەوەی کە لەو بواری خۆمانە پێی دەوڵەمەند بکەین بەشی ئەومان هەیە لە کتێبخانەکانی کوردیە ئەلبەتە بێگومانیشم من بەو سیفەتەی کە زیاد لە 25 کتێبم وەرگێڕاوە بێگومانیشم لە بەهێزی و بە توانایی زمانی کوردی جا هەر وەکو بەڵگەهێنانەوەیەک بۆ ئەوە 2 ساڵ و شتێ من لە فەڕەنسا ژیاوم لەوێ چوومە دەورەی زمانی فەڕەنسیەوەنە دانیشتم هەروە پابەندی تەمەند بم و بڵێم نە نزیکەی 9 مانگ خوێندنێکی زانکۆیین کرد
لەبارەی زمانی فەڕەنسی بۆی زمانی فەڕەنسیش فێر زۆر باز لە باشی زمانە فەڕەنسەکەی تۆکەن کاکجەوهەر. باڵێ اینجا بیرم نەچێت لەوێ مەسەن لەوێ قسەم بۆ مامەسا ئافرەتەکەمە کرد کە خۆی مامەسای زانکۆش بوو هاتبوو لای ئێمەش دەرسی بۆ مبتەدیانەوەتەوە ئەوانەی وەکو من خوێندەکە ئێوەش دەبن 14 کەس بوون 14 کەسەکە ئافرەت و پیا و تێکەڵ اینجا سیرەکەەوە بوو لە قوتبەکانی گۆی زەویەوە هاتبوون بڕواکەن لە ئەفغانستانەوە تایە بوو هەتا ئیتالیا هەتا رووسیا هەموو زمانەکانی کۆ کردبووانێ و لە نێویشانە یەک ئافرەتی فارسی هەبوو یعنی مەبەستم وێ بڵێم کاتێ لەگەڵاوە توێژم کرد باسی زمانەکەی خۆمی لێپرسیم وتی من خۆم خەریکی فێربوونی زمانی فارسیم ئافرەتە فەڕەنسیەکە مامەساکە وایوت وتی بەس ئەم کوردیە کە ئێوە قسەی پێکەن و گوێتان لێگرم هەستەکەم زۆر نزیکە لە فارسیەوە باسێکی ئەو زمانی کوردیم بووە ناکەی لە نیتاقی قسەکردمان لەبارەی زمانی کوردیەوە بەڵام من تازە بووم لە فەڕەنسیەکە لەبەرەوە هیچێکی ئەوتۆم لێ نەزانی من بەنگیزی دەسم پێکرد کاتە فەڕەنسەکەت بەشی ئەوەی بەڵێ وەڵا بەنگیزی تێم گەیان یعنی کە من وتم زمانی کوردی نێرومەی تیادا جیا ناکرێتەوە موزەکەر و مؤەنەسی نییە ئەو مامۆسایە هەر دەمی دابچڵ و پێ عەجایب بوو لێرەوە بە منی وتی وعدە دەیەمێ خۆم فێری زمانی کوردیشکەم با زمانێکی زۆر بەربڵاو نەبێ ئەم زمانە سادەیە زۆر گرنگە هەم بۆ یاساناسەکان و هەم بۆ وەرگێڕەکان و هەم بۆ شێوەکانی ئەو کتێبانی فەلسەفیانی کە وەرە گێڕن سەر کوردی ئێمەی فەڕەنسی مبتەلاین بەدەستی موزەکەر و مؤەنەس و بەڵێ تاک و کۆ و سەردەمی بەیانیان و ئێواران و شەوچی بووترێت و ئەمانە زۆر بەلایە سیر بکوا بوو لە وەڵامی پرسیارەکەی بەڕێستانە من ئەڵێم بەڵێ بەشی ئەوە کتێبمان هەیە لێوە فێر ببین بەشی ئەوە کتێبمان هەیە وەکو پەنجەرەوە وەکو پەنجەرەیەک بەسەر کولتوری نەتەوەکانی دەوروبەری خۆمانە بە دەرەجەی سەرەکی و اینجا کولتوری نەتەوە دوورەکان بە تایبەتی نەتەوە بەناوبانگەکان بە ڕۆشنبیری و بە پێشکەوتنی زانست و تەکنۆلۆژیاوە ئەتوانین زۆر چاگەتوانین لێی بە ئاگابین بەڵام من ئەوەی بەلای منەوە بەسە حەزەکەم بیڵێم ئەوەیە حیف و خەسار بۆ وەزارەتێکی مەزنی وەکو ڕۆشنبیری وڵاتی خۆمان کە نایە بەدەنگ ئەم مەسەلەی وەرگێڕانەوە کە نایە یاسایەکی بۆ دانێ کە نایە وەرگێڕەکان بخاتە چێوەیەکەوە لانی کەم من لەو فەڕەنسایە ئەو 9 مانگ دەورەیەم بە بەلاش خوێن نایە دەورەیە بۆ وەرگێڕەکان بکاتەوە بە تایبەتی هەرزەکارت تازە پێگەیشتەکان چونکە ڕێزم هەیە بووان بمانەوە نەمانەوە ئەوان باگڕاونێکی ڕۆشنبیری ئەو توایان نییە کەوا بوو پێویستیان بە دەورەیە ئەوانەی نەکردوانی بەڕاستی من پێم سەیرەیان پێم ئەغزە باشە کاک جەوهەر تا چەند لەو کتێبە وەرگێڕاوانە ڕازیت کە ئێستا لە کتێبخانەی کوردیدا هەیە خۆت باسێگەڵی کۆمەڵە کتێبی باشمان هەیە دەتوانین پشتی پێبەستین بەڵام باسی ئەوشت کرد کە کوالیتی وەرگێڕانەکەش گرنگە بۆی کە خوێنەری کورد پشتی پێبەستێت چەندێک لێ ڕازیت لە ڕاستیە من بڵێم زۆر لێ ڕازیم زۆر لێ ڕازی نیم بڕێ کتێبە بینم لە ڕاستیە ڕێزم هەیە بۆ وەرگێڕەکانی خۆمان و من ڕێزی شانەگرم بەوەی لانی کەم تەقەلاوە هەوڵێکی خۆیانە ئەیەن بۆ پێگەشتن لەو بوارە ئەلبەتە بەرهەمی کرد و کاڵی ژێتە کاراوە من لەگەڵەوە لەگەڵ ئەوەیشە من بەڕاستی پێم خۆشە ینی حەزم پێە وەرگێڕان هەبێ بەس حەزم نییە بەم دەستگای چاپ و وەرگێڕانانی کە ئێستا ئیشی لەسەرەکەن ئەمانە بەچی حەزم لێ نییە بە دووسێ خاڵی گرنگ یەکێک لەوانە بایەخ بە کەسی وەرگێڕ خۆی نان مافی شایستەی خۆی نادەنێ زۆر جار وەرگێڕەکان بە نانەسکی ئیشەکەن هەر هیچ ڕێزێکیان لێ نانێ ئەمە لەلایە لە لایکە وەزارەتی ڕۆشنبیری خۆی بایەقی پێنات ئەمە ئەوە لەبەر ئەو شتانە من بەڵێ لێ ڕازینم بەڵام وەرگێڕی چاکیشمان هەیە
بە نمونە بیر ئێوە و بینەرانی هێنمەوە شکور مستەفا یادی بەخێر عەزیز گەردی ئەویش یادی بەخێر لەگەڵ کۆمەڵێ نووسەری تری وەکو هێمنی شاعیر باشترین نووسەر بوو هەژار باشترین وەرجێڕ بووە باشترین نووسەر بوو نەمانە لەبەرەوە تا ڕادەیەکی باش من ڕازیم لەم کتێبانەی ئێستا ڕازیم بەڵام پێویستە ساڵ بە ساڵ کوالیتی دەقەوەرگێڕاوەکان بەرەوبان بچێت چاپخانەکان و دەستگای پەخشەکان لیژنەیەک دابنێن بۆ پێداچوونەوە بە جددی کار بکەن لەو بوارا کار بکەن من کاتێک خۆی بوونی ئەندێشەم بە گرنگە زانی زۆر کتێبەکانیشم لێەوە چابوون لەبەر چی لەبەر ئەوەی لیژنەیەکی زۆرکارا و جوان و ناسکیان هەبوو هەمووی خریجی زمانەکان بوون هەمووی بە ئاگا بوون لەبەرەوە پێم خراب نییە. کاک جەوهەر تۆ باس لەوە کرد کە ئێمە پێویستمان بۆیە کە بە بەردەوامی کاری وەرجێڕان هەبێ بێگومان باشە ئەی کە ئەم کاری وەرجێڕانە هەبێ ئەو کەسانی کە وەرجێڕانەکەن ئەبێ پێوەرەکانیان چی بێ چی تیا بێ بۆی کە بتوانێت کاری وەرجێڕان ئەو پرسیارێش لە جێ خۆیەتی بەڕاستی من لەم کۆمەڵی خاڵای بینمەوە و ڕەنگە کۆمەڵێکیشم بیر بچێتەوە ئەم کۆمەڵ خاڵی تێک لەوانە ئەوەیە کەسی وەرجێڕ من پێم وا بێ ئەزمموی زۆر بێ باشترە شارەزای کولتوری مێژووی ئەو زمانە بێ کە لێوەی وەرەجێڕێ هەروەها شارەزا و لێهاتوش بێ لە ئەدەبی زمانەکەی خۆی و کولتوری زمانەکەی خۆیان کولتوری زمان چی خۆمان چی وڵاتانی جیاوازە لەوەی کە تۆ ڕۆژانە بەکاری بەڵام هەن کەسانێک وەرگێڕانێکن بۆیان ڕەخساوە یا لە وڵاتانە ماونێتەوە یاوەکو گەشت و گەڕانیان کردو بە ناویە یاوەکو لێهاتوانە بە تایبەتی ئەم خوێنەر و وەرگێڕانەی تازە و گەنجەکان ئەوان بۆیانە ڕەخسیە ئینتەرنێتیان لە بەردەسایە کتێب بە جۆرەکانی زمان لە بەردەستیانایە ئەوە بەداخەوە سەردەمی ئێمە نەبوو ئەتوانن خۆیان ڕۆشن کەوا بوو بەڵێ کەوا بوو وەرگێڕان هونەرێکە ئەبێ ماندووبی لە پێناویە هەر وەکو کەمانچەژەنێک کە بێ ڕۆژانە و هەفتانە ڕاهێنانی خۆی بەجیا بکە ئەو سابچێتە سەر ستێج و مۆسیقایەک تەقدیم کە لەگەڵ کۆمەڵێ مۆسیقاری ترا ئەجینا بەبێ ڕاهێنان و پێداچوونەوە ناکرێت کەەوە بچینەوە سەر پرسیارەکە کەوا ببێ شارەزای کولتوری ئەو دەقە بێ یان ئەو ڕۆمانە بێ یان ئەو دەقە ئەدەبیە بێ کە لێوەی وەرەجێڕێ بۆ زمانەکەی خۆی خوێنەرێکی باش و خاوەن باگڕاونێکی ڕۆشنبیری چاک بێ لە زمان و ئەدەبەکەی خۆشیە بەڕاستی اینجا ئەگەر شێوەزارەکانی زمانی کوردیەکەی خۆی بزانێ ئەوە هەر زۆر چاکترە من بۆ خۆم یەکێکم لەوانەیە کە بەڕاستی لە کتێبەکانیشمە هەمووی ڕەنگەیاتەوە و خوێنەرەکانم زۆر جار پیان وتوم بە تەلەفۆن و بە ئەنتەرنێت ئەوانە کەوا من کەسێکی زمان پارێزم لە ڕاستیە من بۆ بچم وشەیەکی لاتینی یا وشەیەکی فەڕەنسی یا وشەیەکی ئینگلیزی بێنم زاراوەکە دابنێمەوە لە دەقە وەرگێڕاوەکەی خۆمە لە کاتێکە لە ناو ئەدەبی خۆمانە و لە زمانە جیاوازەکان بە تایبەتی وەکو بادینی و چی ئەلەوانە ئەو زاراوەیە هەبن یا لە ناو زمانەکەی خۆمانە زاراوەکە هەبن بەڵام خەریکن ئەپوکێنەوە نامێنن بۆ نەچم ئەوانە جارێککە بێنمەوە بەڕاستی ئەوەش بۆ خۆی شتێکی گرنگ و بەبایەخە بۆ کەسی وەرجێڕ بەڵست باشە کاک جەوهەر من کۆتا پرسیارەکەم و کاتمان لە بەردەست نەماوە گەر بە کوتی وەڵام بیت لە خزمەتە سپاس دەکەم مەمنونم کاک جەوهەر باست لە بەکارهێنانی تەکنەلۆژیا کرد بۆ وەرگێڕەکانی ئێستا تۆ وەکو خودی خۆت کە وەرگێڕێکی ئەزمونێکی باشت هەیە و 25 کتێبیشت وەرگێڕاوەتە سەر زمانی کوردی پشت بە تەکنەلۆژیا و ئەم پێشکەوتنانی ئێستا دەبەستی و دەکرێت پشتی پێ ببەسرێت بێگومان ئەمەش هەر کەسە سەیری هەیەەت و تەمەنی من کاڵێنە ئاگای لە هیچ نییە بەڵام لەواقع ئەوانە من هەموو دەقەکان ئەو کتێبانەی بە تایبەتی بە PDF بن داونلۆدیانەکەم
لەگەڵ ئەو فایلێ خۆمە بە نیوە نیوە سەروژێر ئەنیێڵبووانێ هەمووی بە کۆمپیوتەرێکم ئەوە سوودێک جارێ ئیتر لە ڕزگارمە بێ لە قەڵەم و لە سڕینەوە و لە لابردنی لاپەڕە و لە پچڕانی فکرم لە کاتی گۆڕنی کۆپلەیەەکە ئەمانە هەمووی دەوری هەیە بەڵێ تەکنۆلۆژیا سوودێکی زۆری هەیە اینجا ئەتەرنێت بۆ خۆی ئەوە چی پێڵێن ترانسلێتەرە چی قاموسەکە ئەوژا سوودی زۆر لێبی لەگەڵ ئەوەشە کە سەرەتا لە 2000ەوە تقریبان 21 ساڵێکە من خەریکم لەگەڵ ئەوشە ئەو هەمووی تەجربێمەیە بەڵام جاروبەر پەنابم و بەر فەرهەنگە کوردیەکان بەڕاستی دقەکە مەفهومەکەی بەڵێ ئەگەڕێمەوە بۆ وشەکە بۆ زاراوەکە ڕەنگە من ئەو کاتە بیرم نەبێ زاراوەکی کوردی شیاو هەیە لە جیاتیە لەبەرەوە هەر ناچارە بووم جاروبار پەنای بۆ بەرمەوە بە تایبەتی فەرهەنگە ڕەسەنە باشەکان ئەوانەی کە نووسەرەکەی زۆر خۆی پێوەمان و کردووە حەز ناکەم ناویان بێنم ئێستا لەبەرەوە کۆمەڵێکیان احتیمال لە بیر بچێ من لە خزمەتانە بۆ بەڕێز جەوهەر محمود ئاغا نووسەر و وەرجێر کامڕۆ لەگەڵمانە ئامادە بووی سپاس بۆ ئەوەی کە وەڵامی پرسیارەکانیش زۆر سپاسانەکەم ماندوون کردن خۆشحاڵ بووین لەگەڵ جەنابەت ماندوومان کردی زۆر بەخێر بێ سەرچاوان بڕۆم